خۆی وعدی پێداوی ببەخشی کارت بۆ ئاسانەکە، خۆی وعدی پێداوی نەخۆشی ببەخشی چارەسەرتەکە، خۆی وعدی پێداوی لە ماڵەکەت دەربهێنی کارەکانت بۆ جێبەجێیەکە. ئێبرا عزیزەکەم بۆ نابەخشی، ئێبرا خۆشەویستەکەم چی تێچێ لەو مەعاشەی کە هەتە دای بنیت واجبی بکەی لەسەر خۆت مانگانە بڕێک ئەگەر کەمیش بێت لە پارەکەت دەربێنی وەڵڵا بەرەکەتی زیاتری تێکەوێ. برا خۆشەویستەکانم هەیە بڕیاری وادات مانگانە لە پارەکەی خۆی دەرەهێنێ، لەوانەیە وەکو تۆش مەعاشی نەبێ، لەوانەیە وەکو تۆش دەسەڵاتی نەبێ، وەڵڵا خەڵکە ناسین هەموو مانگێک واجبی کردووە لەسەر خۆی، ئیلا یارمەتیدانی کەناڵێک، ئیلا یارمەتیدانی مزگەوت، ئیلا یارمەتیدانی فەقیرێک، هەموو مانگێک، هیچ مانگێک نییە بەسەریا تێپەڕێت. ئەگەر تۆ لە 5 مانگ و 7 مانگا بێت تەکلیف و لێ بکرێ ئاکاکە 10,000 بخەرە ناو مزگەوتەوە، واللهی ئەو لە 20 مانگ و 25 مانگاڵێ مامۆستاوەرە پارەکە حازرە. برا خۆشەویستەکەم خەڵکێک هەیە کە پێی ئەڵێ فڵان ماڵ دەسەڵاتی نییە، ئەڵێ مامۆستا حتا مردن من معاشم هەیە یارمەتیان ئەدەم، حتا مردن واجب بێ لەسەر من. هەر نمونەیەک لەو نمونانەی کە تازەیە بانگەوازیم بۆ کردن یاخود باسی مۆزوعێکم بۆ کردن کە ماڵێک لە جەژنی قوربانەوە هەتا ئەم نزیکانە گۆشت نەبووە بیخوا و تامی گۆشتیان نەکردووە. لە دوای وتارەکەەوە پیاوێکی بەڕێز گەنجێک هات بۆ لاموتی ماوەسە خوای گەورە معاشێکی پێداوم الحەمدولیلا، هەتاکو ئەو ڕۆژەی ئەم معاشە هەیە و من هەم و بەڕۆح زیندوم هەموو مانگێک 2 کیلۆ گۆشتیان بۆ بەرە. نیوەی سەرەتای مانگی یەکەم کیلۆیە گۆشت، نیوەی کۆتایی مانگەکە کیلۆیە گۆشت. چوومە لای قەسابێکی بەڕێزەوە خوای گەورە بەرەکەت بەسەر هەر هەمویان و ئێوە شابڕژێنێ، وتم برام فڵان کەس نردومی لای تۆ گۆشت بەرم، وتی وەڵام ماوەسا من خۆم ویستومە پێت بڵم لە ناو وتارەکەتدا بووم، منیش هەموو مانگێک کیلۆیە قیمە دەدەمێ لەگەڵ یابیبە، هەموو مانگێک ئێستا سەرەتاکەی کیلۆ نیوێک گۆشتیان بۆ برێ و کۆتاییەکەشی کیلۆ نیوە گۆشتیان بۆ برێ. برا عزیزەکانم ببەخشە بێتە هۆکاری ڕەحمەت و بەزەیی بۆت. خەڵکێک هەیە الحەمدولیلا خوا ڕژاندوێتی بەسەریا، خۆی معاشخۆرە، خێزانی معاشخۆرە، کورە الحەمدولیلا معاشێکی باشی هەیە، الحەمدولیلا نەخۆش نییە، هەر کۆیەکاتەوە دەی کۆی کەرەوە دوای منداڵەکەت بۆتە بەخشێ، کۆی کەرەوە دوای خەڵک ڕەحمەت دووتەکە دوای قەبرەکەت ڕۆشنە بێ.